والله لە ساڵی 68ەوە ئەوی شەی دەکەین شەکەش سەنعەتی باو باپیرانە بە شێوازی دووری نیش کوردواری خۆمان فلکلۆریە براتخانیە ستارخانیە نێچیریە سنەیە ڕانگ چۆغەڵە بەس ئەغڵبی زۆربەی گەنجەکانی خۆمان ڕانگ چۆغەڵ و سنەی لەبەر دەکەن بە کەتافیش نێچیروان بارزانیا کاکۆسرەتیا ئەوانە مۆدیلەکان هەموو گەڕایتەوە هەموو گەنجەکانی خۆمان لەبەر دەکەن ئەو شتانە جا لە هەموو جێگایەک ناسنامەی کوردیمان بەناوبانگە زۆرش باشن گەنجەکانی خۆمان گەڕاینەوە زەدی کوردی لەبەر دەکەن ئێستا زۆربەی هەرە زۆری حتا بە مناسبەی ڕەمەزان و مناسبەی نەورۆز هاتە سەر یەک و ئەوی شانە بوویتە فۆکلۆری یعنی ئیشەکە زۆر باش بوو ئەو ساڵ وەکو ساڵەکانی پێشوو نییە زۆرش باش بوو احتیاتی بوو براتخانیەکەی نەوعی هەیە گەنج جوامێرانەی پێ دەڵێن ئەو جوورانە جا نەوعی ستارخانی نەوعی هەیە ئەوە دەسوور سەیمانیە جا نەوعیەتی هەر شخصێک بە نەوعی خۆی نەوعش هەیە کری زاخۆیی بە 15 وەرەقەی بە 16 وەرەقەی بە 25 وەرەقەی ئەوانە لێرە کەس نایکات چووی گرانە نەکو هەر شخصێ دەیکا مەسەرن ئەو مەسئولانە مەسەن دەوڵەمەندەکان دەیکەن بە 25 وەرەقەش بێ بە 50 وەرەقەش بێ دەیکەن بەس نەوعی بازاڕی ئەوڕۆ قەدەر ئیمکان بە گوێرەی ئەو پارەیە کە دەیکا جلی کوردی و قماش نەوعی هەیە قماشی وەختی خۆی معمەل هەولێر هەبوو معمەل ئەوە مووسڵ ئەوانە نییە هەموو قماشەکان ئیتالیە قماشەکان سینیە بەس عنوانی ئیتالی تێدەگەی قماشەکان دەرەجەیەکن بازار باشە وەڵا ئەو ساڵ وەچ ساڵی پێشوو نییە ئەو ساڵە زۆر باش